سڵاوتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە کۆڤید-19 بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە. ئەم شەو دەپرسین بەرز بوونەوەی ژمارەی توشبووان و گیان لە دەستدان لە هەرێمی کوردستان ئەبێ هۆکارەکەی چی بێ؟ هۆکار چییە کە ئێستا جۆرێک لە ساردبوونەوە لە نێو هاوڵاتیان و خۆشەویستانمان دەبینین؟ هۆکار چییە کە ئێستا کەم کەس هەیە کەسێکی نزیکی توش نەبوو بێ یاوە خود خوا نەخواستە گیانی لە دەست نەدا بێ؟ هەروەها دەپرسین تازەترین ڕێگاکانی چارەسەر ئەوەی کە لە سۆشیال میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن باسی لێوە دەکرێت هیچ گۆڕانکارێکی بەسەردا هاتووە چونکە لەم چەند ڕۆژەی دواییدا سەرۆکی بەهێزترین دەوڵەتی دنیا باسی لە دەرمانێک کە ئەو پێی چاک بۆتەوە باز لەوە دەکەین کە بۆچی ئێستا وەکو لە وتەبێژەکەی تەندروستی سلێمانیەوە خۆی لە وڵەکەی خۆی باسی کردووە ئەوەی ئێستا ڕوودەدات لە سلێمانی حاڵەتێکی زۆر مەترسیدارە بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە لە شارەکانی تر چی بکرێ؟ ئایا کێشە هەیە لە شێوازی چارەسەرکردن؟ ئایا هاوڵاتیان خۆیان دەتوانن بگەڕێن بە دوای باشترین چارەسەردا و چۆن بتوانن ئەو ڕێگایە هەڵبژێرن کە زیاترین سوودی هەیە بۆ چاکبوونەوەیان ئەگەر توش بوون و هەروەها دیسان و دەبارە و سەدبارە و هەزاربارە باز لە خۆپارێزی دەکەینەوە چونکە ئەوەی کە ئێستا هەیە هەمووی بەلایەک تەنها ڕێگەی خۆپارێزیە. واروەها باسی ئەوش دەکەین ئەگەری ڤاکسین نزیکە یان هێشتا هی ئەوە نییە پشتی خۆمانی پێ ببەستین. ئەم باسانە بێگومان لەگەڵ هەردوو هاوڕێی ئازیز و خۆشەویستم بەڕێز دکتۆر شێروان ڕەحمانە شەل پزیشکی پسپۆڕی هەناوی و مامۆستای زانکۆ و سەرۆکی بەشی کارەندەمزانی لە کۆلێژی پزیشکی هەولێر دوبارە بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس. هەروەها لەگەڵ برای خۆشەویستم دکتۆر هەڤاڵ فارس پزیشکی پسپۆڕی فریاکەوتن و کەسێکیش کە هەر لە سەرەتاوە لەگەڵ نەخۆشانی کۆڕۆنا و لەو شوێنانە بووە کە نەخۆشەکانی کۆڕۆنای لێ داخڵکرابوون باسی ئەم تەوەران دەکەین. یەکسەر بابە و بابەتە دەست پێ بکەین. دکتۆر شێروان داتاکان ئێستا گەر هەموو جیهان تەماشاکەین ژمارەکان دووبارە ڕووی لە بەرزبوونەوەیە. پرسیار لێرە ئەوەیە هۆکارێکی معەن هەیە بۆ ئەم بەرزبوونەوەیە و ئەگەر هاتوو بیهێنینەوە لە ڕوئیای خۆمانەوە لە ناو هەرێمی کوردستانەوە تەماشاکەین چی لە واقعەکە دەبینی؟ بەڵێ دوو هۆکاری گرنگ هەیە. یەکەمیان ئەکید خۆپاراستنەکە زۆر کەم بوویتەوە ئەوە بە چاوی خۆمان دەبینین کە خۆپاراستنیش کەم بووە چاوەڕوان دەکەی ژمارەکان زیاد بیتن. ئەوە یەک. دوو کە یەک کەس توش بوو دێدا بە دوان دەدا بە سێیان ئەوانە شەرێکی دەدەنە بە دووسەیەکی بە شێوەک لە هەندەسەی ئەندازیاری بەلۆجیستەکەچی ئەکی ژمارەکە بەرەو زیاد بوون دەچن. هۆکارەکانی تر ئەگە باسکەن ئەوەیە بەڕاستی کە هەموو شتێک کە ماوەشی بەسەداچوو لێرا هاتنەک دەبیتن. یعنی بۆ نمونە ئەگە کات خۆ بیان گوت بە ئەوڕۆ لە کوردستان 5 کەس جان لە ڕزدایە بە کۆڕێن 5ەکە زۆر بوو بەڵام ئێستا هەموو ڕۆژێ 20 دەڕواتن بوتە زۆرێک لە لێرا هاتن و لە بیریش نەکەین ژمارە قاز دەوێت ترسەکە کەم بۆ ترسەکە کەم بوویتەوە. ینی بە ئومێدی ئەوەیە کە ئەو لەو کەسانە نەبی کە جان لە دەستداتن بەڵام ئەوەش هیچ زۆرە دڵنیاییەک نییە چونکو ئەو کەسانێک کە دوێنێ پێرە ینی ترسی ئەوەیان نەبوو توش بن ترسی ئەوەی نەبوو کە بگەنە حالەتێکی مەترسیدار ئێستا ڕۆژانە دەیان بینین ینی بەداخەوەمە دەڵێ توش بوونە یەک بەشەکیشیان لە حالەتێکی مەترسیدارن. ینی ئەو شتانەمان ئێستاش هەیە بری حالەت مەترسیمان هەیە بەس بەداخۆی بە چاوی خۆمان دەبینین واقعەکە ئەوەیە خۆپاراستن و دوورکەوتنەوە و ئەو شتانە زۆر کەم بووە. ئەوەش هۆکارە سەرچەکەیە. دکتۆر شێروان گوێ لێ بوو ئەڵێ خەڵک خۆی ناپارێزێ و هۆکارێکیش لەوانەیە کە مەسەلەن وەکو چۆن بڵێ ئینجا ناوی لێ بنین وەکو ئەوەی وتر لێ ڕاهاتن یان هیلاکبوونی خەڵک. تۆ بۆ چیترە لەی لەسەرەوە ینی مەسەلەن ئێستا هیچ سەبەبێکی تر هەیە کەوا لە خەڵک بکە خۆی نەپارێزێ؟ خۆی کاکتۆر باسکە زۆر ڕاستە جگە لە ئەوەی کە ترسەکە بەڕاستی کەم بووە ئەنی پێشتر بە حسابە شکلێکیدا بەڵام ئێستا کە دەبینی بۆ شێوەیە کە ئەوەی کە خۆی ناپارێزی توش دەبیتن ینی تا ڕادێک ترسەکەی کەم بۆ یەک دووش فعلەن ینی ئێهمالی هەیە بەڕاستی ئێهمالیەکەش لەوەیە کە تەسەوەڕ دەکەم بێتاقەتی بیتن چکە تو بەڕاستی ناکرێت ماوەی 6 مانگ زیاتر ساڵێک ناشزانی تاوەکوی بەردەوام دەبیتن هەیەوا بیر دەکاتوری ناتوانم لەوە زیاتر تەحمل ناکەم هەتا لە ڕووی سەردانی کۆمەڵایەتی لە ڕووی بۆنەکانەوە ئەمە زۆر شوێن دەبینم بۆنە ئاینەکان بۆنە
خۆش ناخۆشەکان هەموو بەڕاستی ئەنجام دەدرێتن وەکو پێویست سانسۆری لەسەر نییە ینی منع بکرێتن لەبەرەوە مەسەری بێزاریش خاڵشکەی بەڕاستی جگە لەوەش لایانی دارایش لێک بدەینەوە ینی ئەو خەڵکە چەند ماوەی چەند مانجێک کاری نەبوو بێکار بوو یان بەهر هۆکارێک بێتن ئێستا بەڕاستی لەوانی زیاتر نتوانین لەوەی لەبەرەوە دەگەرێتەوە سەر کار و کەسب دوور لەو بابەتێکی ئێستا ینی مەسەلەن کە ئەمانەی قسەی لە زیاتری لەسەر بکەین دۆناڵد ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێستا دەڵێ ڤاکسین ئامادەیە و بەم زوانە دەیخینە بەردەست هەروەها دەڵێ ئێمە خۆمان شکست بە ڤایرەسی چینی دەینین ئەو ئێستاش زۆر ئەم عیبارەتە ئەگەر پێکەوە بچینە واشنگتن دیمەنی ڕاستەوخۆی ئەوێ ببینین پاشان درێژە بە قسەکانمان دێ دەگەینە دەنگدان هەروەها ئەو ڕووداوە ئەو هەموو ئەرکانە بە کۆتایی دێن ئەوەتان لە یاد بێت پێویستە بڵێم کە من زیاتر ئێستا بە گوڕوتین و جۆش و خرۆشترم لە پێشان ئێستا لە بەبەراورد لەگەڵ ئەو 4 ساڵەی کە ڕابردوو 4 ئەوەندە جۆش و خروشمان زیاترە هەروەها ئەوانەی بەرامبەرمان هیچ جۆش و خرۆشێکیان نییە بەڕاستی درزێکی زۆر گەورە هەیە لە نێوانمان لە ئێستادا لە 56 ئەوانەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە لەژێر چاودێری پزیشکیدا ئێمە بەردەوام دەبێت بەڵام ئەو پەتایەی کەوا لە چینەوە بۆمان هەناردەکراوە و بۆمان هاتووە کۆسپ و لەمپەری زۆری خستۆتە بەردەممان هەروەها هەروەها جۆ بایدنیش ئێوە دەبینن ئێوە پێشکەشکارەکان دەبینن لە تۆڕە تەلەڤیزیۆنەکان و کەناڵە ئاسمانیەکان کە باس لە خۆپشاندانەکان دەکەن و لە هەروەها دەمەوێت سپاسی یاساناسان دەکەم کە دەیانەوێت هەوڵەکانیان چڕ کردوتەوە بۆ ئەوەی یاسا بچەسپێنن و هەروەها سپاسی لەوانەیە ئەگەر کەسێک هەبێت لێرە کە بڵێت من هیچ پاڵپشتی من لەو ئاستەدانیە کە ئاماژەی کە شایانی ئاماژە پێدان بێ بەڵام ئێمە جەماوەرێکی زۆرمان لە دەورە ئەو دەڵێت کە هیچ ئازادیەک لە دەربڕینی بیرروڕانیە بەڵام لە ڕاستی داوانیە I think we're going to swamp them by so much. Hopefully it's not going to matter. And we have law enforcement watching. We have law enforcement watching all those ballots. They're being found for a reason. Left-wing politicians like Kamala Harris, who really did not do very well. لدينا سيادة قانون تراقب كل هذه الصناديق. That was easy for him. No, he did a great job because we're on the side of right. We really are. We're on the side of right. And by the way, we are, and it's true, and I say it all the time now, more and more, we are draining the swamp like nobody in history has ever drained the swamp. Nobody in history has ever drained. We're here today to deliver a united message to police officers all across our great land that American, and I mean every American, every race and color, we love you. وڵی خۆشەویستان ئەوەی کە پێکەوە بینەری بووین دۆناڵد ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو وەکو دەرکەوتنێکی فەرمی دوای چاکبوونەوەی وەکو ئەوی کە خۆی باسیەکە کە بە تەواتی چاک بووەوە لە کۆڤید-19 و ئێستا ئەو وەکو ئاماژەی پێکرد
بە تهدید دەڵێت 4 جار بەهێزترین لە جاران بێگومان ئەو ئەوتانەی کە بەکاری هێنێ لەسەر پەتای کۆڕۆنا کە بە پەتای چینی ناوی دەبا لە ئێستا لەم حاڵەتی ئێستا هەیە و لەوەتی ئەتوانین بڵین لەوەتی کۆڕۆناش دەستی پێکردووە ئەم کابرایە پەتاکە بۆ وەکو ئامرازێک بەکاردێهێنێ بۆ ئەوەی کە بتوانێ دەنگی زیاتر بۆ خۆی پێپەداکە و هەر ئەمەش چاوەڕوان دەکرا کە لە ڕۆژێکی کە چەند ڕۆژێکی ماوە بۆ هەڵبژاردنەکان ئەم بتوانێت قسەیەک بک بڵێ من توشبوونم بە کۆڕۆنا خێری ئێوەی تێدا بوو چونکە بە واستەی منەوە کۆمەڵە دەرمانێک بەکارهێنرا کە لەوانێ پێشتر نەتانزانی باە کە ئێمە دوایی لەسەر ئەو دەرمانانش قسە دەکەین لەگەڵ دکتۆر هەواڵ و دکتۆر شێروان بەڵام ئەوەی کە ئێستا لێرە گرنگ بێ ئەو دەڵێ لە ماوەی چی زۆر نزیکدا ئێمە ڤاکسین دەخینە بەردەست ئێمە بە واستەی ئەو زانستەی کە مەجالمان بۆ کردوەوە ئێمە سەرکەوتوو ئەبین لەسەر بەرامبەر جۆ بایدن و بە هەمان شێوە باسی ئەوە دەکات کە بەشێک لەو دەرمانانەیان بڵین ئەو دەرمانی کە ئەو وەری گرتووە دەوێ بێگومان ئەمە لە بابەتێکی ترا باسی کرد لە وەختێکی ترا کە ئێمە سە دوایی قسەی زیاتری لەسەر دەکەین و ئەوەی کە گرنگیشە ئەو ئیسرارەکە لەسەرەوە تاکی دەکاتەوە کە ئەم پەتایە دروستکراوی چینە چین نەیتوانی چین وای کرد کە هەموو دنیا و لەمپەر بۆ هەموو خەڵک دروست بکە و وای لەوە کرد کە ژیان بەم شێوەیە ڕابوەستێ وەکو لە ڤیددیوەکانی پێشووتریشە ئاماژێ پێکردو ئەڵێ ئەمە بێ جەزا نابێ بێ ئەوە نابێت کە ئێمە دوایە سزای خۆمانی هەر لەسەر ئەمە بە کورتی ئەو قسانە بوو کە حەزمان لێ بوو پێکەوە دەربارەی وتەکانی ترامپ قسەی لەسەر بکەن ئەوەی کە تێیدا گرنگ بوو کە ئەو باسی ئەوە دەکات دەڵێ ئێمە ڤاکسین ئامادەیە و دەتوانین بخێن سەر ئێمە دوای گرافیکێکمان هەیە لەسەر کۆمەڵێک قسەی گشتی لە نێوانیشیاندا بابەتی هەردوو ئەو دەرمانی چارەسەریە کە بۆ کۆڕۆنا بەکاراتەوە و لەسەر ڤاکسینیش بێگومان قسە دەکەین کەواتە ئێمە بینەوە سەر بابەتەکە ئێمە بابەتی ئەمڕۆمان پێتان دەڵێین بە شێوازێکی زۆر باش هەمومان دان بۆ دابنین کە لە هەرێمی کوردستان کە ناو شارە خۆشەویستەکانی هەرێمی کوردستان خەڵک ساردبووەوە وکو هەردوو میوانە بە ڕێزەکەشم ئاماژەم پێکرد بەشێکی لەوانێت لەبەرەوە بێفعلن هیلاک بووین چەند مانگێکە ژیانمان لێتاڵ بووە بەردەوام خەبەری ناخۆش دەبیستین بەردەوام هەستان و دانیشتنمان بە حساب و کتابا بێ ماسکەکە بەستین دەستگێژ لە دەستکەین چین دەستمان بشۆین بێگومان لەو بینەیە کە لێنێکی لاواز هەڕوو دەدا ئەبێتە هۆی ئەوەی کە کەسێک توش بێ بەڵام ئەگەر هاتوو بە شێوەیەکی واقعانە تەمەشای بکەین شت لە ڕێەیە چارەسەر لە ڕێ ڤاکسین لە ڕێ ئەگەر بمانێ ئەو ڕۆژانە ببینین بێگومانە بێ زیاتر لەسەر نقطەی خۆپارێزیەکە بوەستین کەواتە دکتۆر شێروان خەڵک با بڵێنەوە هاوڵاتیانی خۆشەویستی ئێمە ئێستاش وەکو خۆت ئاماژە پێکرد بەشێکیان پێیان وایە کە ئەم پەتایە ئەسڵ و ئەساسی نییە و هیچ نییە و پێویست بە خۆپارێزی ناکە و ترس و دڵڕاوچێ با بینە سەر زۆرترین ئەو نیشانانی کە لەم ماوەیە بینیوتە لە ناو نەخۆشەکانی کۆڕۆنا چونکە هەمیشە دکتۆر هەواڵ هەمومان دەزانین ئەمە چەند مانگێکە 2 مانگ 3 مانگ پێ ناچێ قسەیەک دەردەچێ وەڵا ڤایرۆسەکە نەوعێکی ترە یان ئەم وەجبەیەی نەوعێکی ترەوە کە ئەنەما ئێمە باسی کاڵایەکەکەین کە ئەم فترەیە ئەسڵیەکەی هاتبێ یان عادیەکەی هاتبێ نیشانەکان هیچ گۆڕانکاریان بەسەرداتوە یان ئەوانی کە ڕۆژانە ئێوەیان بینن هیچ شتێکی تایبەتی زیاتری هەیە کە زیاتر زووتر پێی بناسێتەوە وەکو نیشانە دەتوانم بڵێم نیشانەکان هەمان نیشانەنە وەلەو ئەوان وەکو نەخۆش ئینکار دەکەن زۆر زار ئێستا دەڵێن نا ئەم دکتۆرە دەزارم ماندوو بوومە ئەمن بۆ نمونە سەرمان بووە و ئەو شتانی کە چەندزار باسمان کردیا وەکو نیشانە هەمان نیشانەیە بەڵام بەهۆی ئەوەی ماوەی باش بەسەردا چوو بەس ئەو نەخۆشیت سەرمانگەک پزیشکەکان و نەخۆشخانەکان باشتر شارەزای چارەسەرکردن بووینە بە بۆچوونی من ئەوەی دەبینم حالاتی تند حالاتی با بڵێن کەوە مەترسیدار بە پێچەوانەی سەرەتایەکان ڕێژەی لە کەمبووندایە وەکو نیشانە هەمان نیشانەیە بەڵام دەڵێم ئەلحەمدوللا ئەوەی کە لە هەولێر ئێستام دەیبین چکەم وەکو برێن لە هەولێریش دەکەم حالاتی مەترسیدارمان کەمترە بۆ نمونە ڕۆژەوە بۆ یەک نەخۆشمان تەحویلە خستەخانێکی دێ بەڵام پێشتر ڕۆژە بووە 6 نەخۆشمان بەهۆی کەمی ئۆکسیزین ڕەوانەی نەخۆشخانەکان کردیە شتە چکەش هەیە ئێستا کە بڵێن لە نەخۆشەکان ئێستاش هەندێکیان ئینکارەکەیان هێدرێن نا دکتۆرەمە شتیوامان نییە ئەوە یەک دووش ئێستاش هەمانە نەخۆش دێتە لامان لە وەزئی زۆر شڕ بەڵام وەکو ڕێژەیی حساب بکەین
ینی کەمترە وەکو ڕێژەی توشبوون زۆرە وەکو ڕێژەی مەترسیدار کەمترە زۆر باشە ئەو دەستەواژەی کە خۆم شتە بوو چبوومە بەردەم سپلیت و موبەڕیدا یان و خۆی دکتۆر شێران ئاماژ پێکرد خەوم خراپە یان وەکە نەمایانی چکە تو هەموو جارێ دکتۆرە باڵباس لەواکەڵی سەبەبێکی گەورەی کە ئێمە حاڵتەکانمان زۆری تەتەورەکە زوو نایەن ئەو شتە هەرماوە بەڵێ پێشوە جوابی پرسیاری بدەمە هەر لەسەر نیشانەکان تاوان نیشانەکان نەزم هیچ نیشانێک مە کۆرۆنا لە بۆ خۆی نەیبردبی بەڕاستێکە پێدابێ هەموو نیشانەکانی لە کۆندامی مشک لە کۆندامی هەناسە لە کۆندامی جگەر و دڵ لە کۆندامی هەرس لە حد کۆندامەچی لە لەش بیگری نیشانە خۆی تێدایە ڤایرۆسی کۆرۆنا هەم نیشانە چێ بەڕاستی بەڵام ئەوەی بۆ ئاخیرانە مەسەلەی ئەوانەی کە بە ساڵات چوونە تەمەنیان زۆر گەورەی بەڕاستی زۆر جار دێت تەنها بەوەی کە هیلاکە و ماندیە هیچ علاماتی چکەی نییە ینی ئەوەی کە عیلەکە باز دەکەن دەرێت دکتۆر ماندیە تااقەتینە زۆر هیلاکە چەند ڕۆژەکە خواردنی کەم بووە و بێتاقەتشیە ینی ئەوە شەرنیە کۆرۆنا بە تایبەت لە بە ساڵە چوان مەسلەی کۆخە و تاو ینی قەلبێشە یان ئیسحالی ئەوانی هەبیتن لە بە ساڵە چۆن لەوانێ بەس ماندی بوون بیتن بەس هەز بە ماندی بوون و خواردنی کەم بیتەوە لەبەر ئەو علامەتێکی مهمە کە ئەوانی کە کەسی بە ساڵەتیان هەیە متابع بکەن ئەگەر ئەو علاماتی هەبوو ئەو لەوانێ مەسلەی ئەو قسە ئێستاژ مایە کە دێتن وەکو باستان کرد لێ سەرمان بووە خۆم شت بوو خۆمدا بەرسپیتی ناو ساری تەبریدی پێکرد ئێستاش ئەو قسانە هەیە بەڕاستی چەند ڕۆژانە چەندی حالەتی وا دەبینی مشکلەکە لەوەیە کە پێشی دەرەی بەڕاستی هەندێکیان نارم هەم بەس هەندێکی قەنعەتشی نایەتن سڕە لەسەر قسەی خۆی لەبەرەوە و ڕاستی ناچاری ینی لەو وەختەی ناتوانانی بە خێرایی PCR لە بکەی هەندێک فساتی لە بکەی هەر هەندێک ڕێنمایی بدێ و دەگەڕێتەوە ماڵۆژ باکیدی و ئەکیدیشم ئەوانە ڕێنمایەکەن و خۆی جێبەجێ ناکەن و دەست نەدێرە خەڵکەچکە توش دەکەن بەڕاستی فگرفتەکە لەوانەیە ئەوانەی کە تووشیش دەبی بەڵام هێشتان قەنعەتینە کە توش بوو هیوادارین ئێمە بتوانین لە ڕێگەی ینی ئەم و توێژانەوە کە ئیکەین هیچ نەبێت ینی کەسێک کە بەڕاستی بەلایەوە گرنگە تەندروستی خۆی و خێزانەکەی و دەوروبەرەکەی و کۆمەڵگاکەی ینی ئەو شتانە بە هەند وەربگرین یەکەم توشبوون بە کۆڕۆنا کۆتایی دنیا نییە دووەم عیب نییە نسبەتێکی زۆر خەڵک توش بووە سێم ئینکاریکردنی نیشانەکان و پاشەوەی کە نیشانەکانیش هەست پێ دەکەی من دڵنیام هەر کەسی ئەگە لە سەرتاوە بەرنامەکانی ئێمە بینی بێت لەوانێت بە نیشانەکان وانی باسمان لێ کردووە و بشزانێت لە چ کاتێکا سەردانی پزیشکیش بکە پێویست ناکە خۆمان بەلا ڕێدا بدەین هەم بۆ تەندروستی خۆمان هەم بۆ ئەوانەی دەوروبەرمان من ئێستا دەچمە ستۆدیۆکانمان لە سلێمانی دکتۆریات نەقشبەندیمان لەگەڵە وتەبێژی بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و پێم وابێ بەم ڕۆژانەی دوایی پۆستی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیواش وەرگرتووە دکتۆر گیان ئێوارە باش پێش ئەوەی جەنابەت میوانداری بکەین لەگەڵ دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان باسی ئەومان کرد کە بەداخەوە لە هەرێمی کوردستان بەگشتی و ئەمان کە لێرە باسی پایتەختیشیان کرد خەڵکانێکی زۆر هەیە ئێستا سارد بوونەتەوە وەکو پێویست خۆپارێزیەکە ناکەن جەنابیشت لە سۆشیال میدیا ئاماژەت بە مەترسی دۆخەکە کردووە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی حەزمان لێ قسەمان بۆ بکەی کاک دکتۆر پێشەکی سڵاو لێ و لە بینەرانیش ڕێزمێ بۆ هاوڕێیانم لە بەرنمەکە وە خۆتان ئاگادارن لە ماوەی ڕابردوو ئەتوان بڵێم خاصەتەن لە هەفتەی یەکەم یاخۆت توان بڵێم هەفتەی یەکەمی مانگی دەدا ڕێژەی گیان لە دەستدان لە شاری سلێمانی هەڵکشانێکی خێرای بەخۆیەوە بینی کە ئەتوانم ئەمە بۆ چەند هۆکارێک بگێڕمەوانێ بە شێوەیەکی گشتی یەکێک لەوانە ساردبوونەی تەواوی هاوڵاتیانە لە پابندبوون بە ڕێنماییەکانی خۆپارێزی خاڵێکی ترکە توان بڵێم کاریگەری ڕاستەوخۆتریان زیاتری لەسەر ئەم هەڵکشانە هەبوو بریتی بوو لەوەی کە ئێمە لە وەرزێکداین کە پەتاکە وەرزەکانی تر بوونی هەیە و نیشانەکانی هاوشێوەی نیشانەی ڤایرۆسی کۆرۆنایە و بەڕاستی ڕەنگە بۆ کەسێکی ئاسایی یاخود دەتوانم بڵێم بۆ کەسێک کە ئاستێکی بەرزی پزیشکی نەبێ قورس بێ بڕیار بدا کە ئەم کەسە ڤایرۆسی کۆرۆنایە خود پەتای وەرزیە و زۆر جار پزیشکانیش ئەگەر پشکنینی خوێن ئەنجام نەتوانن ئەم بڕیارە یەکلایی بکەنەوانەیە بەڕاستی بەشێکی زۆر لە هاوڵاتیان کە دەرکەوتنی نیشانەکانیان دەبوو
لە لای کەسانێک ڕەنگە چارەسەریان وەرگرت بێ یاخود ڕێنماییەکیان وەرگرت بێ کە بنەمایەکی زانستی وردیان نەبوو بێ لەسەر بابەتەکە ئەمە وای کرد بەشێکی زۆر لەو نەخۆشانەی کە ڕاستەوخۆ سەردانی نەخۆشخانەیان دەکرد یاخود دەهاتنە لای پزیشکی پسپۆر یاخود لە نەخۆشخانەکانی سنتەری کۆرۆنا بەڕاستی هەموو باری تەندروستیان ناجێگیر بوو یان ورتر ئەتوانم بڵم کاتێک هاوڵاتی دەگەشتە نەخۆشخانەکان کە ئۆکسجینیان دادەبەزی بێگومان ئەمە وای کرد نەخۆشخانەکان قەرەباڵغێکی زۆری پێوە بێ و ئێمە نەخۆشخانەکان پڕ بن شوێن نەمێنە بۆ نەخۆشی تر و بێگومان سروشتی هەموو نەخۆشیێکی ژوایە ئەگەر درەنگ بگاتە لای پزیشک یاخود ئەگە بە ڕێگەیەکی هەڵا برابێت جا بە ڕێنمایی بێ یاخود چارەسەر بێگومان چارەسەرکردنی و کاتەکاتی زیاتری دەوێ و ڕەنگە چاکبوونەوەی قورستر بێ ئەمە وای کرد ڕێژەکە زیاد بکات ئەمە وای کرد نەخۆشخانەکان پڕ ببن ئەمە وای کرد بوو بە بەداخەوە ینی بوو بە شتێک هەموو عالم بەم شێوازە تەعاملی دەکرد کە لە ئەوڵ و نیشانەکان بەسەلەن تایەکی بەسیط بوو یان کۆکەیەک بوو دەیوت ئەمە تەنها پەتایەکی وەرزیە ڕەنگە هەندێک چارەسەری زۆر سادە کە تەنها نیشانەکانی لە کەسەکان نەهێشت بێ بەڵام لە واقعی نەخۆشەکە لە ناوەوە بە شێوازی کە نەخۆشیەکە ئیشی خۆی کردبوو کەوای کرد نەخۆشەکان داهاتن یانی ئمە بەڕاستی نەخۆشە بۆ گەشتۆتە لامان ڕێژەی ئۆکسجینی هاتۆتە 50 اینجا هاتۆتە نەخۆشخانە کە گەنجیش بووە بەڕاستی ئەمە لە هەموو جیهانیشدابی بیتە باشترین سنتەریش ڕەنگە نەتیجەیەم نەخۆشە زۆر باش نەبێت یاخود کاتێکی زۆر زیاتری بێت تاوەکو چارەسەر بکرێت ئەمانە کوێ ئەو هۆکارانە بوون کەوای کرد ئێمە ینی لە یەک ڕۆژدا ژمارەی گیان لە دەستدان لە شاری سلێمانی بگاتە 15 حاڵەت و بەڕاستی توانم نقطەیەکی کەش کە هۆکار بووبەوەی ئێمە ئەو ژمارەی لە ماوەی ئەو هەفتەی یەکەمەی مانگی دەدا کە هەڵکشانە خێرایی بینی بەڕاستی هەمووی پارێزگای سلێمانی نەبوو بەڵکو ئێمە لە پارێزگاکانی تری هەرێم و بە تایبەتریش پارێزگاکانی خواروی عێراق و نەخۆش سەردانەکە بۆ سەنتەرەکانی کۆرۆنا لە شاری سلێمانی کە ئەمە ژوای کرد جاری کە ژمارەکان هەڵکشان ببینێ و بەڕاستی هەڵایەکی ئیعلامی توانم بڵێم بنەما یاخود بێمنەما یا ناتەندروست ناپزیشکی لەسەر بابەتی ڤاکسی کرا کە بەڕاستی کاریگەریکی ڕاستە و خۆی لەسەر دەرونی هاوڵاتیان هەبوو چکە بەڕاستی هاوڵاتیان هەم لەژێر فشارێکی دەرونی هەم لە ڕووی ئابووریشۆ لە دۆخێکی خراپدان ینی بە دوای منفەزێکە ئاگەڕان کە نەجاتیان بێ لەم دۆخە یەکێ لەوانە ئەو بابەتی ڤاکسین بوو کە بە شێوازێ باسکرا ئیتر ڤاکسین دۆزراوەتەوە و ڤاکسین دەگاتە هاوڵاتیان بەڵام لە واقع ئاگەر بە وردی سەری بابەتی ڤاکسین کەین هاوڕێیانم ینی ئەوانیش تەواو ئاگاداری و بابەتەن هەم لە ڕووی زانستی پزیشکیەوە دابینکردنی ڤاکسین یان دروستکردنی ڤاکسین شتێکی ئەوەنە ئاسان نییە دووەم لە ڕووی دابینکردنیشی لە ڕووی ئیداریەوە کارێکی ئەوەنە ئاسان نییە و کاتی زۆری دەوێت خۆ دەزانی دەبێت لەلایەن حکوومەتی ناوەندی و پاشان بۆ هەرێمی کوردستان و پارێزگاکان بگە ڕام بڵێم ئەمانە کۆی گشتی ئەو هۆکارانە بوون کەوای کرد ڕێنماییەکان ڕێنماییە خۆپارێزیەکان بەداخەوە ڕێنماییە چارەسەرەکانی جێبەجێنێکرانی ئەمە لە سەرەتاوە هەمیشە هاواری تاکپارێزی و خۆپارێزیمان کرد بەڵام ئێسێمە بێ بەڕاستی بە هەموو لایەک بە تایبەتی کەناڵەکانی ڕاگەیاندن پزیشکە بەڕێزەکان کار لەسەرەوە بکەین چۆن هاوڵاتیان بتوانن لەگەڵ دۆخەکە چارەسەرێکی زانستی پزیشکی ڕاستی جێبەجێ بکەن چکە زۆر کێشەیە کە نەخۆش بەڕاستی ئەڵێ دەگەر من 14 ڕۆژەکەم تێپەڕانی ئیتر کێشەم نییە ئەم 14 ڕۆژە نایەتە نەخۆشخانە جاری وایە لە 20ەم ڕۆژە کەسەکەیت کە باری تەندروستی زۆر ناجێگیرە ئەنی بەڕاستی وای لاتۆ هەموو کەس بووە بە پزیشک بۆ خۆی لە ماڵەوە کە بەڕاستی ئەمە شتێکی ڕاست نییە ئەگەر تۆ ڕێنمایە پزیشکەکان وە خۆی جێبەجێ بکەی من دڵنیام بەشێکی زۆری کەوانی هاتنە ناو نەخۆشخانەکان لە شاری سلێمانی دڵنیا بووم لە ماڵەوە بە ئاسانترین شێوە تیان دەپەڕان ئای من یەک نمونەت پێ بڵێم ئێمە لە مانگی 1970دا ژمارەی توشبوان گەشتە 200 حاڵەت لە ڕۆژێک زیاتریش ئێمە تەنها 10 بۆ 20 حاڵەت داهاتنە ناو نەخۆشخانەکان بەڵام ئێمە لە ماوەی توان بڵێم دە ڕۆژی ڕابردوو ڕۆژانە 80 حاڵەتمانەوە بەڵام 40 حاڵەت داخڵ دەبوو لە نەخۆشخانەکان دەیان حاڵەت گیانی لە دەست دەدا ینی ڕێژەی داخڵبوونەکە بۆ ئەوە گەڕێنیتەوە دکتۆر جان کە وەکو ئاماژەت پێکرد خەڵکەکە درەنگێت و پاژەوەی کە کار لە کار ترازاوە و ئۆکسجینەکەی زۆر هاتوۆتە خوارەوە لە هەمان کاتە هەر ئەمەش هۆکار بۆ بۆەوەی کە چونکە وەکو لە ڕاگەاندراوەکانی وەزاری تەندروستی ئێستی پێدەکرێت ژمارەی پشکنینەکانیش ژمارەیەکی زۆر نییە ئایا هۆکارەکەی ئەوەیە کە خەڵکەکە لە سەرەتاوە نایەت یان کاتێکێت ئەوەندە نیشانەکانی وازەحە پێویستی بە پشکنین نەبێ یاخود هۆکارێکی تر هەیە بۆ ئەمە
خۆی ئەتوانم بڵێم هۆکاری ژماری کەمی پشکنین پەیوەندی بە ژماری ئەو هاوڵاتیانەوە کە سەردانەکە بۆ نمونە ئێمە ڕۆژ هەبووە 200 پشکنین کراوە ڕۆژ هەبووە 900 پشکنین کراین تۆ بەپی ژماری هاوڵاتیە ئەوەش پەیوەندی بەوە بوو کە تەنها ئەو هاوڵاتیانە دەهاتن بۆ پشکنین کە نیشانی توندی ڤایرۆسەکەیان هەبوو و بەشێکیشان بەڕاستی نەگەشتنەوەی پشکنیرکەن ینی ڕاستە خۆ دادنە ناو نەخۆشخانەکان چکە حاڵەتەکەیان زۆر تەواوی بوو ینی من شتێک گەڵێم بە ڕاشکاوی حاڵەتە بۆ گەشتۆتە بەردەم سنتەرێک لە سنتەرەکانی نەخۆشخانەی با بڵێ نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا لە شاری سلێمانی یەکسەری گیانی لەدەستداوە حاڵەتە بۆ دوای 2 کاتژمێر گیانی لەدەستداوە ینی ئەمانە بەهۆی ئەوەیە کە توان بڵێم تەعاملێکی هەڵە لەگەڵ بابەتەکە کرا بە تایبەتی کە ئێمە پێشتریش زووتریش هۆشداریماننا کە ئێمە چینە وەرزی پاییز پەتاکانی تربوونی هەیە دەبێ هاوڵاتیان زۆر بە ئاگابن چۆن تەعامل لەگەڵ ئەم پەتایانە بکەن چۆن بڕیار بدەن کە ئەمە پەتایەکی وەرزیە یاخود ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام ئەوەی ئێستا دەبینرێ یعنی بەداخەوە ڕەنگە ئەمە پەیوەندی بە کەلتوریان سروشتی مرۆڤایەتیەوە بێ ئێمە کە ئامارەکان کە ئازارەکانمان پێگا اینجا هاوڵاتیانیان هەموو کەسێک ڕەنگە بەو شێوازە بێت سروشتی مرۆڤ بێ اینجا زیاتر پابەندە بن ئێمە تەنها لە ماوەی بەڵێ ئێمە تەنها لە ماوەی هەفتەیەکا گەشتینە 65 تقریبان 70 حاڵەتی گیان لەدەستدان بەڵام ئەوە ئێستا ماوەی بەمڕۆوە 3 ڕۆژە تەنها 15 حاڵەتی گیان لەدەستدان هەبووە بۆ نمونە پێم خۆشە ئامارەکانی ئیمڕۆ پێمان خۆشە باس بکەم لە شاری سلێمانی بەڵێ ئێمە ئیمڕۆ لە ماوەی 24 ساعتی ڕابردوو تەنها 4 حاڵەتی گیان لە دەستدانمان هەبووە و 28 حاڵەتی نوێ داخل بووە و لە هەمان کاتە 21 حاڵەت یاخود نەخۆش پاژوەرگرتنی چارەسەری پێویست دڵنیاکردنەوە لەلایەن پزیشکان و نێراونەتەوە ماڵە و باری تەندروستیان جێگیر بووە و 26 حاڵەتیشمان هەیە کە لەسەر ئامێری سیپاپە وەکوی گشتی ئەوانی کە لە ناو نەخۆشخانەدان بەوانەشە کە ئۆکسسیجینیان لەسەر لە ئێستادا 109 حاڵەتەیە لە ناو سنتەرەکان یاخود نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا لە شاری سلێمانی دەست خۆش بێ دکتۆر گیان کەواتە ینی لە قسەکانت کە ئەگەر هات و هاوڵاتیان بەو شێوەیە پابند بن هێشتا زۆر درەنگ نییە و ئەتوانین ینی وەکو بە شێوەیەکی پێویست پابند بن بێگومان نەوەکۆی ئێستا پرسیارێکی ترم ئەوەیە کە بەڕێز وەزیری تەندروستی ئەمڕۆ باسی ئەوەی کرد کە کۆبوونەوەیەک دەکرێت و پێم وایە بەیانیە و بڕیار لەسەر ینی بڵین ئەو داتایانی کە لە بەردەستە حاڵەتەکان هەمووی لەسەری قسەی لەسەر دەکرێت و پاشان بڕیاری پێویستی لەسەر دەدرێت وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی شتێکی تایبەت هەیە ئێوە ئامادەتان کردبێ یان وەکو ئەوی کە بووەتە پرسیاری زۆربەی زۆری هاوڵاتیان لای ئێوە قەدەغەی هاتوچۆ ئۆپشنە یان نە کە بتانوێ باسی بکەن لەو کۆبوونەوە بەڵێ بەڕاستی من پێت بڵێم قەدەغەی هاتوچۆ لەم کاتە و لەم ساتەدا تەسیراتێکی ئۆتۆی لەسەر بابەتەکە نابێ چکە بەڕاستی منەتوان بڵێم ئێستا ڕەنگە زۆرینەی گەڕەکەکان یان زۆرینەی خێزانەکان بەخوا توشبوویەکی کۆرۆنایان هەبێ لە ماڵەوە جا هەندێکیان نیشانەی هەیە هەندێکیان بێ نیشانەیە و لە هەمان کاتدا ئێمە بە ڕاشکاوی بڕۆین لەگەڵ دۆخی ئابووری هاوڵاتیانە ناڕوە قەدەغەی هاتوچۆ ینی من نقطەیەک باس بکەم لە زۆر کاتدا قەدەغەی هاتوچۆ یاخود تونکردنەوەی ئیجراعاتەکان بە شێوازێک یاخود کەرەنتینە یەکێک بۆ لە ئۆپشنەکان یان یەکێک بۆ لە حەلەکان بۆ بابەتەکە بەڵام بەڕاستی دۆخی ئابووری هاوڵاتیان ئێمەی دەسەبەست کردبوو کە نەمانەتوانی تەعاملێکی زانستی پزیشکی لەگەڵ واقعی دۆخەکەدا بکەین بەڵام لە ئێستادا کەرەنتینە یاخود قەدەغەی هاتوچۆ نە پێشنیارە نە ئۆپشنە لای بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەڵکو ئێمە دەتوانین بە تەنها چەند ڕێنمایەکی زۆر سادە کە دڵنیام هیچ تەسیرێکی لەسەر معیشەتی هاوڵاتیان نابێ دەتوانین دۆخەکە کۆنتترۆل بکەین و دۆخەکە هێور بکەینەوە ئەویش بەڕاستی بە ئیجبارکردنی شوێنە گشتیەکان بە پابندبوون بە ڕێنمایی تاکپارێزی هەروەها هەندێک لەو کۆڕ و کۆبوونەوانەی کە زۆر ناپێویستن ئەنجام دەدرێن ڕێگریان لێ بکرێت و بە دوواداچوونی ورد بۆ ئەو ئیجراعاتانی کە دەکرێت و دەچێتە بواری جێبەجێکردنەوە تەنها بەمانە دەتوانرێت دۆخەکە هێور بکرێتەوە و دۆخەکە کۆنتترۆل بکرێت کە بە شێوازێک بێت نەخۆشخانەکان پڕبوون تیاندا نەمێنێ بێدی چۆڵ هەبێت بۆ ئەوی کە حاڵەتێک بوونی هەبوو لە ماڵەوە پێویستی بە نەخۆشخانە بوو ڕاستەوخۆ بگوازرێتەوانێ و دڵنیابە
تەنها بە جێبەجێکردنی ڕێنماییەکانی خۆپارێزی و تاکپارێزی لەگەڵ پابندبوونی هاوڵاتیان بە ڕێنماییە پزیشکیەکانەوە پاش ئەوەی کە هەڵگری ڤایرۆسەکەن یاخود نیشانی گوماناویان هەیە دۆخەکە هێور دەبێتەوانێ و لە ئەگەری پابند نەبوونی هاوڵاتیان بە ڕاشکاوی ئێڵێم باوەڕکە هەموو نەخۆشخانەکانی شاری سلێمانی تایبەت کە بە کۆرۆنا بەرگەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا ناگرێ و نقطەیەکی شەیە بەڕاستی حاڵەتەیە گیان لە دەستدەدان لە ماڵ و هەڵگری ڤایرۆسەکەی نایەتە نەخۆشخانە و ئەم حاڵەتە من خۆم نەگوتە بێژێک و کەسێک وەکو هاوڵاتیەک حاڵەتی وا هەبوو ئاگادار بووم بۆیە هیوادارم دۆخەکە بەو شێوازە نەبێت کە ئەم حاڵەتانە زۆر بن یان ئەم حاڵەتانە وای لێبێ بێ بە شتێکی تعمیم و گشتگیر و لە زۆر شوێنەکان ڕوو بدات چونکە ئەوەی کە بڕیار لە دۆخی کۆرۆنا دەدات ڕاستە بەشێکی کەرتی تەندروستیە یاخود بەشێکی گەورەی لەسەر ئەرکی شانی بەڕێوەبەرایەتی تەندروستی وەزارەتی تەندروستیە بەڵام تەنها ئێمە بەرپرس نین بەڵکو لایەنی پەیوەندیدار ئەو لایەنانی کە بەشدار بوون لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ژووری ئۆپراسیۆنەکان ئەوانیش بە هەمان شێوە دەبێت بە دوواداچوونی ورد بکەن بۆ ئیجراعاتەکان ئێمە ئەوەی لەسەرمانە ئەوەی لە توانامانەیە لە ڕووی چارەسەرەوە دابینی بکەین نەخۆشخانەکان حازر بکەین و زائیدەن پێدانی ڕێنماییەکان و ڕێنمویەکان بۆ هەموو لایەنەکان و لایەنی پەیوەندیداریش بەرپرسیارە بەرامبەر بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە بەو شێوازەی کە لەگەڵ دۆخی هاوڵاتیان و لەگەڵ توان بڵێم سروشتی ناوچەکە واقعی ناوچەکە ئاگونجێ. دکتۆر یاد نەقشبەندی و تەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی زۆر سوپاس دەکەین بۆ ئەو کاتێ بە ئێمە بەخشی هەر سەرکەوتوو بوون دەست خۆش بێ. سپاس بۆیە دەستان خۆش. زۆر بە توانم بڵێم بە جوانی بارودۆخەکەی سلێمانیشی کردەوە و من هەمیشە ینی ئەوە ڕێیەکی خۆمە هیچ بنەمایەکی با بڵێن لەسەر داتا و زانست و زانیاری نییە چکە من حەزم لێ هەر قسەیەک دەکرێت لێرە ئەگەر ڕێی بێ بزانین و ئەگەر ئەوەش بێ لەسەر بنەمای زانستی بێ بەڵام بە شێوەیەکی گشتی پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئەگەر مەساحە جوغرافیەکە تەمەشا بکەی و لەگەڵ ئەوەی کە ئێمە نەتەوەیەکی کۆمەڵایەتین فەرق نییە مەسەلەن لە چ پارێزگایەک وەزعەکە خراپتر بێ لە چاو ئەوەیە چونکە ئەگەر هات و تەنانەت جیاوازیشمان هەبێت لە شێوازی بیرکردنە و ئیدارەدانی بارودۆخەکە ناتوانین خۆمان لە یەکتری جیا بکەینەوە ئێمە تێکەڵی یەکترین و هەمومان پێکەوە بەستراوێنێتەوە بۆیە ئەو حاڵەتێک کە ئێستا دکتۆریات باسی کرد شتێکی زۆر ناخۆشە کە تۆ لە ماوەی هەفتەیەکدا ڕێژەی مردن بەو شێوە بەرز بێتەوە و هۆکارەکانیشی زۆر بە جوانیشی کردەوە ئەوەی کە لە ناوێن لە هەمووی گرنگتر بوو کۆمێکی ئێمە لێرە ئێستا مەترسیەکەی باسەکەین کە خوانەخواستە لە کاتی ساردبوون و دوورکەوتنەوە لە خۆپارێزیەکە ئەگەری ئەم حاڵەتانەیە جگەلەوەی کە درەنگ چوون و چوونە لای کەسێک کە هی ئەوە نەبێت چارەسەری ئەم نەخۆشیە بکە بەجددی ئەمە نەخۆشیێکی زۆر گرنگە کە پێویستە هەمومان بە مێشتێکی کراوە مامەڵی لەگەڵ بکەین و بشزانین لەکوێ بڕیار وەدەگرین لەکوێ قسە وەرەگرین کەواتە بژاردەیان نییە پەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی بۆ قەدەغات زۆر پێشتریش ڕاشکاوانە بەڕێز وەزیری تەندروستی ئاماژەی پێکرد کە قەدەغی هاتوچۆ نە چارەسەرێکی بنە بڕە بێ نە بارودۆخەکەش ئەوە دەخوازێ بەڵام لە کاتێکدا کەوەکو ئاماژەی پێکرد ئەگەر هاتوو نەخۆشخانەکان تااقەتی ئەویان نەمێنێ نەخۆش وەربگرن بێگومان ئەبێ مەجالێک بۆ ئەو بدرۆزێتەوە کە تۆزێ لێڤڵەکەی بێنێتەوە خوارەوە بەڵام ڕای ئێوە چییە دکتۆر شێروان لەسەر قەدەغی هاتوچۆ؟ ئەمن لە ئێستاوە بە هیچ شێوەیەک لەگە قەدەغی هاتچۆنی بەچکە من دەمەوێت شتێکی بکەم ئەنجام هێبیتن هەروەکو کاک دکتۆریش باس کرد دکتۆریات ئەوەی دەیبینین لە هەموو ماڵێکی هەیە باشە من قەدەغی هاتووێ چی بکەمانی چۆن دەتوانم لە هەموو پێشدەرگەی ماڵێکی با بڵێن یەکێک دانم کە نێلم ئەو خانەوادە بێنە دەرەوە زۆر زەحمەتەیشەکە خەڵک داوای خواردن دەکات خەڵک داوای موچە دەکات خەڵک داوای کار دەکاتن زۆر ئەستەما بۆیە ئەو بە هیچ شێوەیەک لا من هەر بژاردننی ماشێ قەدەغات چۆ لەو وەختی ئێستا بەڕاستی سوودی نییە کە تو لە حسابی ئەوەی بکەیت لە ڕووی زانستی و ئەگەر مانگە قەدەغی هاتچۆ ڕابگەینی تەنها لە بۆ ئەوەیە ناوماڵەکان ساڵبی تەسەبی ئەوەی کە توش بووە هەتا چا دەبتەوە بەس نەخۆشخانەکان بەپڕی دەمێنێتەوە ئەوهی چۆن ناین نەخۆشخانەکان ئەگەر هاتوو نەک بڵین بە قەدەغی هاتو شۆژ نەبێ بەس ینی تۆزێک توندکردنەوە تۆزی ئەو نەخۆشخانە ئەو لۆدە کەم ناکاتەوە لەسەر نەخۆشخانە
توکردنەوە بەڕاستیمە هەندێک پێشترش لە بەرنامەکانی پێشتر باسمان کرد هەندێک شوێن هەیە بەڕاستی هەندێک کار کاسبی کە هەیە کرایەوە بەڕاستی بەداخەوە نازم لە بەرچ کرایەوە یان سوودی لە بۆشی هەیە یان هەندێک بۆنێک کۆمەڵایەتی و ئاینی هەیە کە ئێستا ڕێ پێ دەدرێت نێسار قسەی بکەی بە نەوەشکلێک دەدرێتەوە لایەن هاوڵاتیانەوە نازم سوودی چی ئەگە خەڵک تێکەڵ دەکرێتن بەبێ ئەوەی یەک فلسی قازانج لێ کەسیا بیتن ینی دادنیشی لە بۆنێکی کۆمەڵایەتی بۆنێکی ئاینی گوێ لە هەندێک شتڕا دەگرێتن لە هەر ئاینە بیتن ئاین مەسیحی ئیسلامی بیتن یەزیدی هەر ئاینە بیتن دادنیشی لە قسان ڕدەگری دەتوانانی لە ماڵش بیتن لە تەلویزیۆنش بجێ لە قسان ڕابگری ئەتو چەند کەسێک لەوە بە سەدان کەس لەو حالەتانە توش دەبیتن کە ئەوە بە هەزاران و بە چەندین هەزار کەس کە توش دەکاتن لەسەر ئەساسەکە شوێنانەکەن و ئەوانە داناخرێن و جارشتێت ناکرێت و مەسەرەی بەڕاستی هەندێک شوێن هەیە مەسەرەی کار و کەسبی هەم شتێک باسی کار و کاسبیەکە نەکەین بەسە من سام پرسیارێکم لەلایەن خەڵکێک لە وڵاتی ئێمە هەیەە شوێنی تایبەتیان هەیە باخێکیان هەیە شوێنێکیان هەیە ئێستا مۆدل بۆ بە مۆدلی ئەوە کە 15 خێزان پێکۆکۆ دەبنەوە کە ئەمەش ژمارەکە گەر لێک بدەینەوە نزیک دەبێتەوە لە 45 کەس ئێمە شێوازێکی زانستی جواب دەینەوە و بەڵگەش هەیە لەسەرەوەی ئەم کۆڕکۆبوونەوە خێزانیانە عادەتێکی زۆر لێی توش بووە با من پرسیارەکە ئەوەیە ئۆکەی هاموشۆ هەیە هاتوچۆ هەیە بەلایەک دەبی ئاگامان لە خۆمان چکە من کەس دەناسم خەڵک دەناسین کە چەندین مانگە خۆی پارێستووە بەڵام لە کۆبوونەوەیکی خێزانی ئەوها لە شوێنێکی زۆر تایبەتیش کە حەقی خۆیانە ینی لە ڕووی خاوەنددارێتی و حەقی خۆیانە بەڵام کۆکردنەوەی 40-50 کەس لە شوێنێکە ئەو کەسە لی توش بووە باشە لە ڕووی زانستیەوە چەند ڕێگە پێدراوە با ئەمە قسەیەکی پراکتیک بکەین تەواو ڤایرەسەکە لەوانەیە ڕوو لە هەڵکشان بێتەوە خەڵک سارد بۆ تۆ ئەبێ گەرم بینەوە لەسەر خۆپارێزیەکە ئەبێ مەودای نێوانمان زۆرتر بکەین بەڵام چەند کەسیش زیاتر بە حتا ئەگەر شوێنەکە کراوەش بێ ناوێت زیاتر پێکۆ بێت من لە ئەوروپا بە شێوێکی گشتیان لە بەریتانیا وەکو یاسا ئێستا لە 6 کەس زیاتر ناتوانین لە شوێنێک کۆ بێتەوە 6 کەس بڵێ پاسی ئەو 6 کەسی ئەویش لە هەندێک حالت نەک بە هەموو کەس ڕێک پێ بدرێت لە پاشی ئەو 6 کەسەی ئەگەر زیاتر بتە 7 کەس هەمووی ئیزراتی لێک دەکرێت غەرامە دەکرێتن و پاشەویش ئیزرایتکە هەیە ئەویش لە بۆنێکی ئاینیە یاخود بووگواستنەوە ینی لەو ئەوانی کە زۆر پێویستە بەڕاستی ئەوانتر ڕێ پێ نادرێتن کەچی لە ئێمە خۆت باست کرد ینی لە داوەتی خێزانی هەیە جار هێچرێت تا 50 کەس خەڵ دەبتۆ بەناوی ئەوەی کە لە مەزرعی دانیشتێ شوێنەکە کراوێ بەڵام هەمووی نان و خواردن و کۆبنەوەکان هەموو بێکەوێ چەندین حالەتی وا توش بە 10 کەس 15 کەس زیاتر توش بنە لە یەک کۆبنەوەی خێزانی ئەو ڕۆژی بەڕاستی شتێکم دی زۆر پێسێ ینی باز دەکرێت کە تازە قەدەغایە تازە طبعا لەوە هەندێک کەس قەدەغانی بەداخەوە بەڵام لەو خەڵکە قەدەغەیە ئەوەی کە بینیم لە خانوەک بوو لافتەکان لێدا بوو کە کەسێک گیانە دەستدا بوو جێی بەهەش بێتن ئەوەی کە پێم سیر بوو ئەو ئامێرانەی تاقیمکردن هەیە لەبەر دەرکەکاندا نەبوو دوو بەڕێژ لێ ڕاوەستا بوون و بە چای خۆم دیتم ینی سارە دەهات میوان دەهات نەخوارێ دەچونە ژۆرە ینی خانی بوو بەناو جیازەکە علاس ئەو تاقیم دەکرێت و پمپەچیان دەستی دەدا و دەچونە ژۆرە دوات هاتنەوە دای ینی تازەکە هەبوو لە ژۆرێ بەناوی ئەوە کە جیازی تاقیم دانێ ماعلم ئەو جیازی تاقیمە بە هیچ شێوەیەک ڕێگەنی لە بەڵاوبوونەوە ڤایرۆسی چونکە هەندێک تایبەت بە کۆرۆنا باشەدی هەناسی ئەو کەسەی ئەدی کۆنتاکتی ئەو کەسێک کە دەستە ژۆرێ کە بەرداخ ئەوەشتواتە ئێمە هێشتا کێشەمان لە تێگەیشتنەکە زۆر هەیە بەڕاستی ویلانە پەیوەنددارەکان بەڕاستی زۆر تونتر بن لە هەندێک شوێن هەیە کە دەکرێتن جارێککە هەندێک کار هەیە هەندێک پیشە هەیە تون بکرێت و دەبێت توندی بکەنەوە چارنێ ناکری هەموو شتێک ئەتو مەکتب کە لە هەموو شتی گرنگترە بوویتە ئۆنلاین و بوویتە ئەلکترۆنیک قوربانیمان پێدا تو بەڕاستی مەکتب کە ئەو بۆن بۆ گرنگجی بخوان دەزانین چەندە کەواتە هەندێک شوێنی هەر زۆر بە ئاسانی دەتوانێت و ڕای بگیر و قەدەغی بکەیت ڕاست کێشەکان لەسەر شێوازی خۆپارێزیەکە تا چەند بڵێ ینی خەمناکە و خەفەتی زیاترمانەتێ بەڵام بابینە سەر ئەو خاڵانی کە لە گرافیکەکە نووسراوە دکتۆر هەڤاڵ ئەتوانی ینی کورسیەکە بسوڕێنیتەوە بە ئیسراحەتی خۆت طبعاً کۆرۆنا هەر لە سەرەتاوە نەخۆشیەکە ینی کۆڤید-19 نەخۆشیەکە کە مناقەشەی زۆری لەسەر چارەسەرەکەی ئەوانە لە بیدایەتەوە دەستمان پێکرد وەڵا وتیان وەرن کۆمەڵی عیلاج هەیە بە دەست پێ بکەین یەکەم شتیان وتیان کاکە سیر و لیمۆ باشترین چارەسەرە بۆ کۆڕۆنا دکتۆر شێروان وانە بوو باسییان کرد باسی زۆرشان کرد چەند کە ساتەلایەن من بەهۆی سیر و لیمۆیەکی تووشی نەخۆشی گەدە و
تووشی هەندێک حالەتی تکە بوو ینی نەشی پاراستن لە نەشی کۆڕۆنا پاراست و کاتێ. توش بوو ینی تووشی باشە دکتۆر هەواڵ خۆت بۆ ئەمە حازرکە وتیان مێخەک بەڵێ پێک هاتەی سروشتی بەڵێ هەندێک خواردن سروشتی هەوبڕاستی زۆر باز دەکرا وەکو چارەسەریشی سروشتی بەڵام لە ڕووی علمیەوە تاوەکو ئێستا هیچ یەک لەوانە ئەساسێکی علمینە کە چارەسەر بێتن بەداخۆکو کاکتۆر باسی کرد هەندێک خواردن هەوو بەکاردات بەڕاستی بە شێوەیەکی زۆر ینی لە ڕاددا بە پێویست بەکارێن غەڵەتەکەش زعفاتی ژەر غەڵەتەکەش لە چی بوو سیر و لیمۆکە و مێخەکەیان دەخوارد بەبێ ماسکە چوونە دەرەوە کاکە قەینە سیر و لیمۆ احتیادیە لەوانەیە احتیمال هەبێ بەرگری لەشت زیاد بکە بەڵام بەرگری لەشت بۆ دەرەجێ زیاد ناکە ماسک نەبەستی مەسەرەی خواردن سروشتەکان لە بۆ بە شێوەیەکی درێژخایەن نەک ئەمە ئێستابی خۆم سبێن مەنعم بەقڵ بەڵ سوودی هەیە بەڵام لە ئێستانە لەوانەیە ئەگەر ڕۆژانەی بخۆی بەنسبەت کەم ئەو کەلۆ دیاری کرا پاش 6 مانگ زیاتر لە 6 مانگ منعت فەرق پێ بکات تا هەبوو پدوو زمانی بە مێخەکەش سوتا بوو باشە شتێکی تر پێکوتەی سیل لە بیدایەتەوە دڵمان پێ خۆش بوو بەڵام لە دوای دەرچوو شتێکی بێ بنەمایە ینی ئەوانی کە ئێستا ئێمە هەمووی باز دەکەین بەس بە بیرهێنانەوەی هاوڵاتیانی خۆشەویست خۆشمانە ینی بەداخەوە هەندێک شت هەیە ینی ناچار وا لێ دەکات بە پێکەنینت بێنێ لەسەر سادەی و ساکاری بیدایەتی بارودۆخەکە و لەگەڵ ئەمەی کە ئێستا پێگەیشتین پاشان شتێکی تر وتیان وەڵا ئەنتیبایۆتیک ئەنتیباتی هەندێک ئەنتیبایۆتیک هەبوو بە بدایەت و بەکارداد ئێستاش هەندێکی بەکاردی بەڕاستی یعنی وەکو دیژە ڤایرۆس تعامل لەگەڵ کرا بەڵام بەداخەوانە بوو ئێستاش ئەزیترۆمایسین دەبین ینی وەکو بەڕاستی باسم کرد وەکو تەرزات وەکو گولە بڕۆژێ لات ینی ئەوەی تۆزە یەک نیشانی هەبیتن بەبێ ئەوەی پرس بە پزیشک هەمووی بە هەڵە بەکارێن هەمووشی بە هەڵە بەڕاستی ینی ئەنتیبایۆتیک وەکو دیژە ڤایرۆس نام بەڵام لە هەندێک حالەتی تون کە هاوکردنی بەکتریایی دروست دەبوو لە نەخۆشەکە لەو حالەتانە دەتوانانی ئەنتیبایۆتیک بکات دووبارە و سێبارە و دەبارە بێخ بە بیری خۆمانی بێنینەوە هەموو دەرمانێک ئەگەر قازانجیشت پێ بگەێنێ بەڵام بەشێکی هەیە حاڵەتێکی هەیە کەلێنێکی هەیە کە ئەگەر هات و لەژێر چاودێری پزیشکانە بێ زەرێک زۆر زیاتر لێ دەلوانەیە کۆڕۆناکە بەو شێوە زەرەر لێنەدەوە کۆی کە لە ئەزیترۆمایسین باز دەکرێت لەسەر کێشەی دڵ و ئەوانە باشە کلۆرۆکوین ئەرێ هەرباسی نەما دکتۆر شێرۆ ئەوە یەک لە شتانە بکەوە ئەم برایەتی ژانی زۆر لەگەڵی نەبوو کە هەندێک میکانیزمێکی هەیە کە ئیش بکاتن وەکو بڵێ لەوانەیە ئەگەری هەیە سوودی هەبیتن ترامپ هات سدەینە سەر ترامپ ئاخر باسی دەکەن و چەند کەسش باسییان کردو بەڵام لە دوای لۆ پراکتیس وەکو ئەو دکتۆرانی دکتۆر جەگەر دەڵێ ناکرێ مۆزوعی دەرمانی ئێمە جۆمان لە ترامپێ بەس کاکەوە خەڵکی ژوات ێگاڵێ ترامپ بێت جێشێکی وای هەبێ و کەم نییە سەرۆکەچی وڵاتێکی ئەوها زل باسی شتێک بکاتن کاریگەری هەبات لەسەر ستۆک مارکت یان لەسەر بازاری سەهمشتەکان ئەوە سەر و کلۆڕەکوین کاکتۆر هەفتەی ڕابردوو کتابێکی فەرمی وەزاری تەندروستی عراقی فدرال هاتێت تاکید دەکات و لەسەر پرۆتۆکۆلەکان هەم نووسرا ئێستاش لە پرۆتۆکۆڵی عراقی کلۆرۆکوین هەیە لە یەکەم علاج نووسرا ئێستاش هەیە وەکو خیبرەی خۆت پێت باشە ئەمن وەڵاهی وەکو خیبرە ئەوەی کە نەخۆشەکان دیتم ناوەڵی هیچ سوودی نەبوو زۆر باشە شتێکی تر پلازمای خوێن پلازماتان چۆن دکتۆر هەواڵ پلازماتان لە چه حاڵەتێکدا بینی کە بەیان ئەگەر ئەوها بە شێوەیەکی ئاواهی بڵێ سەتا چەندی نەخۆش لە هەرێمی کوردستان لەو بەناوی باسم کرد ئەمە بەداخۆ داتای پێویستمان نییە لۆی بزانین شیکردنەوەی تاوای زانستی لە بۆ پلازما بکەین بەڵام ئەوەی کە بەخۆمان دیتیتمان کەەوە نابتە ینی دۆکمنتێکی علمی 100% ئەوانەی کە پاشی ئەوەی تووشی ئەو سایتۆکانی سۆرمەکە ینی ئیلتیهابەکان زۆر بەقۆ دەبیتن توش دەبن ئەوەی وەریگرتی بەڕاستی زۆر زاریتم هیچ ئیسفادەی نەکردێت جگە لەوەش زیانی هەبوو لەبوو بەڵام ئەگەر بێت و بە تەسەوڕی من ئەوانەی کە مەترسی لەسەر ژیانیان هەیە سەرەتای توش بوونیان لە 72 ساعتی یەکەم یعنی ئەوەی کە وەزنی زۆرە ئەوەی نەخۆشی درێژخانەکانی هەیە ئەوەی مەناعی کەمە ئەوانە ئەگەر بکرێت لە بۆیان بەکاربێت زوو بیداتەکەی لەوانەیە تاڕادێک ئیسفادی لێ بکەن بەڵام کە مزعفاتەکە بە قۆت دروست بوو ئەم تەسەوڕ ناکەم ئیسفادەشی لێ جارێک لە بەرنامێکە زۆر باوەڕت پێی نەبوو هەر لەسەر خاڵەچکەش هەیە ئەو کەسێکەوە پلازمەکە لێ وەردەگرێتن زۆر گرنگە بەرگریەکی زۆرتری پێدا کردی چەند بەرگریەکەی زیاتر بیتن سوودەکەی زیاتر دەبی بۆ ئەو کەسانێکەوە ینی پۆلێن کراون لە 72 ساعت یەکەمن پێی بەخشێتن
ئەوەی کە ئێستاش بەڕاستی لە ئەوەی لە تاقیگەکانی خۆمان زۆر جار دەبینم ڕێژەکە جیاوازە لە تاقیگەیەک و بۆ تاقیگەیەکی تر ینی نێگەتیڤی و پۆزتیڤێک کاکتۆرم لەگە پسپۆرانی تاقیگە قسەم کردیەوە ماوەی زۆر دەرێن باشترین وایە کە بە ئامێرە ڤیداس بکرێتن فولی ئۆتۆماتیک کە دەبەدەست نییە ینی ئامریکا خۆی ئیشەکان دەکاتن بە ژمارەش بینێک بەس پێت بڵێ هەیە نییە ئەوژەڵم بەتایتر بیتن مەسەلەن هەندێک ڕێنجی هەندێک تاقیگە دەگۆڕێ لە پێنجە هەیە لە سەر و یەکونی و حسابیەکە ینی یەکە ئێستا زۆر بێ زۆریان یەکە ئەم لەسەری کار دەکەن یەکانی برێ لە یەک زیاتر بێ بە پۆزتیڤە لە یەک کەمتر بی بەنێگەت باش ئەو کەسێک کە ئەڵێ ئەبێ زۆرتر بێ ینی بەڕای تۆ چەند بێ ینی ئایجیجیەکەی لە چەند بێ ئەنجە خۆی ئەو هاوێنی کێربەکە بەسەر دەکەوێتن جەماعەتی ئەمریکا بەحسێکی جوانیان کردوە من ینی زۆر بەوردی لە ناوچوونە ئەو مۆزوعی هەر باسی ئەوە دەکەن لە سێ ڕۆژیەکەم بی لە نیشانەکان و ڕێژەی ئایجیجیەکەی چەندی بەرزتر بیتن ئەو باشترانی زیاتر دەبیانی بەڵام ئەوەی کە ئێستا لە هاوڕێیانی خۆمان کە فیدباکیان نردیە وەکو داتای بچووک هەر کەسە لای خۆیەوە ئێستا باسی ئەوەی دەکەن بەداخەوە یەک بێسوود بۆ لە هەندێک حالەتەکان دووش هەندێک کێششمان هەیەکەوە تووشی کۆمپلیکیشنیان تووشی ماک و شتێکە بوونە بۆ ئێستا زۆر بە حەزەرەوە بەکاردێتن دەشببینە ئێستا کەمتر کەس باسی ئەوەی دەکارێ پلازمە پێویستە تکایە پلازمە هارڤەرد دوێنێ ئاشکرای کرد دەڵێ ئەوانی کە زۆر بەتوندی گرتویانە ئەوانە باشتر بەرگریان دروست کردووە و ئەوانە باشترن پلازماکە بدەن یعنی هەتا بە نیشانەکانیش ینی بێجگە لە بایجیجیەکە باشە بینە سەر چارەسەرێکی تر کە باسی لێوەکراوە ئەویش کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو پێش ئەوە فاوی پیرافیر دەرمانە ڕوسیەکە لەگەڵ ئەویان خیبرێت چۆن وڵی دەرمان ڕوسیەکە دیسان نفس قسەی دەکەم وەکو داتی تاوامان نییە بەڵام یان لە گروپی پزیشکە پسپۆڕەکان ئەمە زۆر زار دەبین باز دەکرێت هەر کەسە ئەوی کاکتور باس کرد داتای گچکەی هەیە بازەکە هەبووە لە بەخۆی کە توش بووە لە خیبرەی وەزع خۆی باز دەکاتن نەخۆش هەبوو بەڕاست تەمان سەرتا دەبی لە بدایەتەکان بەکاربێتن ئەو متەهیە لەبەرەوەی لە بدایەتەکان ڤایرۆسەکە لۆ ڕێی دێ بگری کە لە زیادبوونەکەی لە ئەپلیکیشنەکەی بگری زیاد نەبی ڤایرۆسەکە ئەو شەریکەش هەر بەو ناوی دروستگیرێت کە کاریگەری لەسەر ئەنزیمەکە هێناری ڤایرۆسەکە زیادبی لەبەرەوە لە بدایەتەکان گرنگە بەکاربێتن بەڵام کە گەیشتە پاشی هەفتێک بەڕای من هەفتێک دەڕۆژ یان زیاتر مەناعەکە ئەگەر لە جسم کەسەکە دروستبی هیچ پێویست ناکاتن بەڵام نەخۆش هەبووە بە دەڵێ ئەمن لە هەفتەی دوم بوومە یعنی لە هەفتە ڕۆژ لە بۆ چاد ڕۆژ لەو مەسافەی بووە ئیسفادەی لە علاجەکان نەکردی نیشانەکانی کەم نەبووە کە ئەوەی بەکارهێنا بە 24 ساعت بە 48 ساعت دەرئیسفادەم لێکردە فعال لە هەموو نەخۆشەکان بۆ شێوەیە بەڕاستی نازانی زۆر باشە ئەوەی کە دۆناڵد ترامپ ڕێجی نیرۆن کە ئەو دەرمانی ئەو مۆنۆکلۆنەڵ ئەنتیبەدیە کە دەرمانێکی تریشە لە هاوشێوە ئێوەیە ئێلای لیلی کە ئەویش دۆناڵد ترامپ مەدحی کرد و بە شێوەیەکی موعجیزە ئاسا باسی کرد و کە من وەرم گرت و من خۆم باش نەبووم کە ئەوم وەرگرت لە ماوەی شەو ڕۆژێکدا باش بوومەوە و بڕیارم داوە بیکەمە بە شێوەی فری بەبێ پارە بۆ هەمووتان بەرهەم بێنم و سەدان هەزار جورعەم لێ حازر کردووە ئەمە چییە؟ یەکەم ئەمە ئەگەری دادێنێت کە ئەگەر ترامپ تووشی کۆرۆنی بووە چۆزارێ لەوانە ئەگەر توش بووە ئەگەر چکە دوو ئەگەری هەیە ئەگەری هەیە وەکو خەڵچکە توش بووە ئەگەر شێ توش نەبوو یانیش توش کرایە ئەو ئەگەرش هەیە بە هەمووی ڕێتێ دێتێ بۆ سەرۆکێک کە سەرۆکی ئەمریکا بێ و هەڵبژاردننی لە پێش بێ و زۆر سیاسە زۆر داخلی مۆزۆی ترامپی بووە ئەو شتانە بووە ئی کۆرۆنا بەگشتی بە کۆرۆنی بزەبێت ئەگەر توش بوو بی و ڕازبی توش بوو بیتن ئەو دەرمانش کە ئەمن گەڕام زۆر لەسەری بخوێنمەوە ئەوەیە ئەمە دژەتەنی دێنین لەو کەسانێک کە چاک بووینەوە بەس دژەتەنەکانی دێنین و دژەتەنی کەش دێنین لەو مشکانەی کە مشکی تاقیگەیینە کەەوە دەستکاری جیناتیان کرایە بە شێوازێک وای لێکراوە بەرگری جەستەی ئەو مشکانە زۆر نزیک بی لە بەرگری جەستەی مرۆڤ ئەوانیش توش کراینە دژەتەنی وانیش هاتیەوەتە دوو دژە دەرمان هەیە ئەو دژەتەنانەی کەسی چاک بوو لەگەر مشکی چاک بوو
دەچیت ستەکە ئیشەکەی چە لەسەسە پرۆتینی ڤایرۆسەکە کەم پێدەن ئێس پرۆتین سپایکەکان داگیری دەکات و دەکە ئەو ڤایرۆسە ئەو توانایە نەبیتن خۆی بە ئەیستور بەو وەرگەرەکان ڕەبت کاتیان کۆنتاکتەکە لەگە بکات FDA ئەپرۆڤی کرد نەخێر ئەوە جارێ حتا کەواتە ئۆسەرایزە جارێ ئەو کەسانی کە لە سەریان بەکار هاتیە ئەگەر وابی چکە من دڵنیا نیمانی ئەگەر وابیتن دەرێ ژمارەی لە دە کەسی کەمترە حتا بۆ شێوەی خوێنمەوە دەرێ لە دە کەسی کەمترە حتا ئیللیلیش هەمان میکانیزمی برێن شێوازی کارکردنەکێ بەو شێوەیە تاوانەوە ئەمن ماوە چکەم لە ینی لە ناو یەک لە تاقیەکانی ئەمریکا بوویمە لە پرۆفایل جینۆمیکس بوویمە لە بەرکلی شتی زۆر بەتوانیان هەیە دەتوانم بڵێم ئەگەر زانایانی ئەمریکا باسی وایان کرد ئەمن ١٩ زیاتر پێیان باوەڕ دەکەم بەڵام کە سیاسەکان ئەمە ئێستا ترامپ باز لە چارەسەر دەکا ڕاستە باز لە ڤاکسینیش دەکات کو ئێستا ئاماژەی پێکرد حازرە بێ و لە چەند هەفتەی داهاتووە و دەکەوێتە بازاڕەوە و حتا لە یەکێ لە ڤیددیۆکان ئەڵێ وتیان بۆی بە سیاست نەبێ نابێ پێش ینی کانەما ئیگۆڕە بەڵام ئێستا ئەو گرنگی بە چارەسەر دەدا دکتۆرە باڵتۆ باوەڕت بە ترامپ هەیە توش بوو بێ جارێ والله مەسلەی سیاست بەڕاستی ئەوەندە معقد بووە بە تایبەتی لە مۆزوعی کۆڕۆنای کە داخل بووە و بزات ئەو جیانەی هەردوو حزبی سەرچی لە ئەمریکانی بەڕاستی ئینسان ناتوان قسە لێ بکەم مش ئیشی منێ بەڕاستی ناتوان قسە لێ بکەم بەڵام وەکو عیلاج ینی ئەوەکو باس کرد دکتۆر جەگەر باس کرد ناکرێت لە مۆزوعی دەرمان بەڕاستی ئەسڵەن جێ لە ترامپ بگرین لەوانە هەر خۆزگە فاوچی ئەو قسەی کردە ئەو کاتێ ئێستا لێرە قسەیەکی ترمانە کرد دکتۆر شێروان زۆر سپاس بۆ زۆر سپاس دکتۆر هەواڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بمانەوێ ببینین بزانین قسەکانی ترامپ یان زانایانی تر یان وڵاتانی تر ڕاست دەردەچێ و ئەگەر بمانوێ بگەینە ئەو ڕۆژانەی کە چارەسەر و ڤاکسین بەردەست دەبێ ئەبێ هەر بەردەوام بین لە خۆپارێزی و ئەز لە تێکەڵاوبوون بێنن ئێستا شەو بەرەبەرەوە شەو درێژە بێتەوە توانین کاتێکی زیاتر لەگەڵ خێزانەکانمان بەرینە سەر بۆی هەمومان پارێزراو بین هەتا ئەو ڕۆژەی دەرمان و ڤاکسین بە یەکۆ دێن و جیهان هەمووی لە کۆڕۆنا ڕزگاری دەبێت هەموو لایەکتان هەر تەندروست بن